لە دوای ئەو هاوکاری هاوسەرۆکیەکێتی بەڕێز لاهوری شێخجەنگی ئێمە توانیمان بە ڕادەی 70 لە سەر بکەین بەسەر کۆرۆنا وە کاربەندێکی باش دابین کە بۆ نەخۆشخانەی قەڵا و لە ئێستادا نەخۆشخانەی قەڵا کەمترین حاڵەتی تایە کە نزیکەی 34 حاڵەتە بێت لە چەند ڕۆژی ڕابردووشان نزیکەی 26 بۆ 25 بوو بەڵام ئێمە بە حکمی ئەوەی شاری خانەخین و جەلەولا و کفری و ناحەکانی وەکو ڕزگاری و ئەمانەیشە هەر لەسەر ئێمە و ئەوانەشە ڕویان کردووەتە خەستخانەکانی ئێمە بۆیە حاڵەتی 34 حاڵەتێکمان بەرز بووەتەوە.